ئەوانەیە کە گیراون جەنابە دەڵێ ڕۆژنامەنووس یان چالاکوان بە حەقیقەت لە ئەسڵە نە چالاکوانە نە ڕۆژنامەنووس. بعضێک لەمانە سیخۆڕ بوون، سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە، بعضێکیشان تێکدەر بوون، چەکدار بوون، هەوڵی تەقانەوەی باڵەخانە و پێگەی بڵێم خەڵکی بیانی لێرە و کوشتن و بڕین و ڕفاندن و تێکدانی وەزەکەیان کردووە. ئەمە وتەی مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمە لە ڕۆژی دەیشوبات. پێنج ڕۆژ دادگای تاوانی دوو هەولێر ماوەی 6 ساڵ زیندانی بەسەر هەر یەکە لە شیروان شێروانی، گۆدار زێباری، هاریوان عیسا، ئەیاز گەرەم، شڤان سەعید سەپا. دۆسیەکە ڕاستەی دادگای پێداچوونەوە کرد. دادگای پێداچوونەوە بڕیاری ژمارە 468 لە 28 نیسانی 2021 تایبەت بە پێداچوونەوە بە بڕیاری دادگای تاوانەکانی دوو هەولێر بۆ سزادراوانی پارێزگای دۆک ڕاگەیاند و تایدا سزای ئەو چالاکوانانەی پەسەند کرد. بڕیارەکەی دادگای پێداچوونەوە لە پێشەموانەوە لایەنە سیاسیەکان و نوێنەرایەتی وڵاتانی تووشی شۆک کرد کە تایدا دیداری لەگەڵ کونسوڵخانەکان وەک تاوان هەژمار کردووە. هەر بە خێرایی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ڕاگەیەندراوێکی فەرمی بڵاو کردەوە. ڕاگەیەندراوەکەی ئەڵمانیا لەلایەن وتەبێژی وەزارەتی دەرەوە بڵاو کراوەتەوە و تایدا بە توندی دژی ئەو بڕیارە وەستایەوە لە دژی دەستگیرکراوان و نیگەرانی خۆشی ڕاگەیان لە ناوهێنانیان وەک تاوانبار. بڕیارەکەی دادگای پێداچوونەوەدا سەردانکردن و پەیوەندی چالاکوانانی بادینانی بە کونسوڵگەریەکان وەک تاوان داناوە. بە جۆرەی زانیاریەکانی لڤین هەردوێنێ کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر ناڕەزایی دەربڕیوە و بە بەرپرسانی هەرێمیان ڕاگەیاندووە. ئەوان یەکێک لە کارەکانیان پەیوەندیە بە چالاکوانان و ڕۆژنامەنووسانەوە، بۆیە ناکرێت ئەوە وەک تاوان لەسەر خەڵک هەژمار بکەن. گەرچی بڕیارەکەی دادگا وەک ئابڕوچوون لێک دەدرێتەوە، بە زۆرینەی 5 دادوەرەکە دەرکراوە و لە هەر یەکە لە دادوەران محەممەد مستەفا، مەسلح گەیلانی، عەبدوڵڵا شێربانی لەسەر پشکی پارتی دەنگیان بە بڕیارەکە داوە. سەرۆکی دەستەکەیەکێکە لەو 5 دادوەرەی خزمەتیان تەواو بووە و دەبوایە خانەنشین بکرێت، بەڵام ساڵی ڕابردوو بە بڕیارێکی ئەنجومەنی دادوەری بەبێ پاڵپشتی یاسایی خزمەتەکەی بۆ ماوەی ساڵێک بۆ درێژ کرایەوە. دوو دادوەریش لە پشکی یەکێتی لەگەڵ پەسەندکردنی بڕیارەکەی دادگا نەبوون. ئەم بڕیارە سەرجەم لایەنە سیاسیەکانی ناچار کردووە هۆشداری بدەن لە مەترسیداری ئەو بڕیارە لەبەرەوەی بەراوردی دەکەن بە کوشتنەکەی جەمال خاشەقچی لەلایەن شازادەی سعودیە کە ئەو وڵاتی ڕوبەڕووی قەیرانێکی فراوان کردەوە. هەر لەبارەی ئەو بڕیارەوە لاور شێخجەنگی و سەرۆکی یەکێتی نیشتیمانی ڕایگەیاند ئازادی خوازانی کوردستان شایەنی پاراستن و پشتیوانین و دەژڵێت نەردە دیپلۆماسیە نێودەوڵەتیەکان بە دیێنەری ناوچەی ئارام و پارێزەری ئەزموونی هەرێمی کوردستانن. تۆمەتبارکردنیان بە تۆمەتی بێبنەما سکانداڵە و زۆر خراپ ناوبانگی هەرێم لەکەدار دەکات. ئەو بە پێویستی دەزانێت بە هەموو هێز و لایەنە سیاسی و مەدەنیەکان ڕوبەڕووی ئەم پێژاتە مەترسیدارە بوەستنەوە و داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکات دەسەڵاتی خۆی بەکاربێنێ، دادگا لە دەستێوەردانی سیاسی بپارێزێ، سزای ناڕەوای سەر گەنجە دەستگیرکراوەکانی بادینان لابەرێ و ئەو دەستبێژەی کراوەتە سەر نێردە دیپلۆماسیەکان بەرپەرج بداتەوە.
هەریەکە لە ئەمریکا و ئەڵمانیا لە ماوەی ڕابردوودا زۆرترین هاوکاری حکوومەتی هەرێمیان کردووە بە شێوەیەک ئێستاش موچەی بەشێکی زۆر لە هێزەکانی پێشمەرگە ئەوان دابینی دەکەن و بەردەوامیش مەشق و ڕاهێنان بە پێشمەرگە بەڕێوە دەچێت ئەوە جگە لە هاوکاریەکانی دیکەی ئەو وڵاتانە بەڵام دادگا و حکوومەتی هەرێم هاوکاریکردنی ئەوان بۆ چالاکوانان بە تاوان دەزانن ئەو بڕیارە بەشێک لە پارتیەکانی شینی گەران کردووە بە شێوەیەک ڕێبوار کەریموەلی نووسەری نزیک لە سەرۆکی هەرێم دەڵێت ئایا پارتی بە دوای تۆڵەکردنەوە لە ئەمریکایە ئەگەر تۆڵەکردنەوە نییە ئەوە سوکایەتیکردنە بە ئەمریکا و ئەڵمانیا کە بەهێزی ئەوان هەرێم هێشتا نووزەیەکی تێدا ماوە باوەڕ ناکەم نوێنەرایەتی ئەو وڵاتانە و خودی وڵاتەکان وا بەها کەزایی بەسەر ئەوەدا تێپەڕن لە ئێستادا فەرمانگەی ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی هەرێم دۆخێکی نائاسایی دەست پێ کردووە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم لە کاردانەوەی ئەو وڵاتانە بپارێزێت و لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا پەیوەندیان کردووە بە زۆربەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤەوە و بڕیارەکەیان وەک بڕیاری دادگا پێوتون لە ئێستادا تەنها یەک قۆناغی یاسایی ماوە بۆ هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارە ئەویش تەصحیح قەرار تەمیزە واتە ڕاستکردنەوەی بڕیاری دادگای پێداچوونەوە بۆ ئەوەش دەبێت پارێزەرەکان داواکاریەکی تایبەت پێشکەشی سەرۆکی دەستەی گشتی دادگای پێداچوونەوە بکەن لە ماوەی 30 ڕۆژ لە دەرچوونی بڕیاری پێداچوونەوە کە ئێستا تەنها 28 ڕۆژی ماوە پێشەوەی هانە لەبوو بەرسەرۆکی هەرێم بین ئەمە ڕێگایشمانە پێشە تەصحیح قەرار تەمیزەکە ئەگەر لە تەصحیح قەرار تەمیزەکەش هەر پەسەندی کردووەتی تەواوە بڕیارەکە ئەو کاتە بەڕێسەرۆکی هەرێم بۆی هەیە لێبوردنەشی تایبەتەکە لە قۆناغی دوای ئەوە تەنها ڕێگا بۆ ڕزگارکردنی ئەو بنکراوانە ئەوەیە بڕیاری لێبوردنی گشتیە کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە دەرچێت ئەوەش گەر لەلایەن نێچیروان بارزانی ئەنجام بدرێت و بە لێبوردنی گشتی ئازادیان بکات ناڕاستە و خۆڕای دەگەیەنێت کە دادگا شوێنێکی سەلامەت نییە و دەکرێت بێتاوان بکات بە تاوانبار هەر بۆیە دەرکردنی بڕیاری لێبوردن زۆر قورسە هەر لە کاردانەوەی ئەو بڕیارەدا 29 ئەندامی پەرلەمانی کوردستان لە نامەیەکدا بۆ دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان داوا لە دادگاکە دەکەن بڕیارەکەیان ڕاست بکەنەوە و سزای سزادراوان هەڵبوەشێننەوە لەبەربوونی ژمارەیەک هەڵا ئەو پەرلەمانتارانە کە لە فراکسیۆنەکانی یەکێتی گۆڕان کۆمەڵ نەوەی نوێ و یەکگرتوون چەندین خاڵیان خستۆتە ڕوو کە پێچەوانەی یاسا مامەڵەیان لەگەڵ کراوە